امروز جنابی سروک اوباما و جگیری سروک اوباما و جنابی بایدن من بینی لوایت هاوس هەرچەندە بارزانی مژدەی سەرکەوتنی گفتوگۆکانی لەگەڵ ئۆباما بە خەڵکی کوردستاندا، بەڵام پێدەچێت دیارترین دەستکەوتی کۆبوونەوە دوو کاتژمێریەکەی بارزانی لە کۆشکی سپی مسۆگەرگرتنی پشتیوانی سەربازی و وەرگرتنی چەکی قورس بێت بۆ پێشمەرگە. دەستکەوتە سیاسیەکانی ئەو سەردانش هێشتا ڕوون نییە. بەپێی ڕاگەندراوەکەی نووسینگەی ڕۆژنامەوانی جۆ بایدن، جێگری سەرۆکی ئەمریکا کە وێنێکی بۆ NRT نێردراوە، ئۆباما پشتیوانی خۆی بۆ کوردستان و گەلی کورد دەربڕیوە، بەڵام ڕاشی گەیاندووە کە بەپێی ڕێککەوتنی استراتیژی عێراق و ئەمریکا، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پەیوەستە بە یەکێتی خاکی عێراق و پاراستنی سیستەمی فیدراڵی وەکەوەی لە دەستوری عێراقدا ئاماژەی پێکراوە. بەڵام ڕاگەیاندراوەکە هیچ ئاماژەیەکی بەوە نەکردووە کە ئایا بارزانی پرسی ئایندەی کوردستانی لەگەڵ ئۆباما لە کۆشکی سپی تاوتوێ کردووەیان نا. مستەفا سەید قادر وەزیری پێشمەرگە کە یەکێک بوو لە ئەندامانی شاندەکەی بارزانی بۆ کۆشکی سپی تایبەت بە NRT ڕایگەیاند کە کۆبوونەوەکانیان تا ئێستا زۆر ئیجابی بووە. ڕاشی گەیاند ڕۆژی پێنجشەممە سەردانی وەزارەتی بەرگری دەکەن و پرسی ئۆپەراسیۆنەکانی مووسڵیش یەکێک دەبێت لە تەوەری گفتوگۆکانیان. کۆبوونەوەیەکی باش بوو، بەڵام کۆبوونەوەکان بەردەوامە خۆتان دەزانن و ینی دەتوانین کۆبوونەوەیەکی دڵخۆشکەر بێت. لەگەڵ وەزیری بەرگری ئەمریکا کۆبوونەوە ئەو کاتە زیاتر لە چینە وردەکاریەوە. زاڵمای خەلیلزاد باڵێزی پێشووی ئەمریکا لە عێراق ڕایگەیاند کە دەرەنجامی کۆبوونەوەکەی بارزانی تەنیا سیاسی نەبووە، بەڵکو ئابووری و سەربازیش بووە. کوردستان پێویستی بە هاوکاری سەربازی و دارایی و مرۆیی هەیە، بۆیە من چاوەڕێیەکەم جگە لە پرسی داعش ئەمریکا لە ڕووی ئابووریەوە هاوکاری کوردستان بکات، بۆیە سەردانەکە چەندین تەوەر لە خۆگرێت. من لێرەوە بە گەلی کوردستان ڕادەگەینم کە کۆبوونەوەکەمان زۆر سەرکەوتووە. هەرچەندە مەبەستەکەی بارزانی لە سەرکەوتوی گفتوگۆکانی لەگەڵ ئۆباما ڕوون نییە، بەڵام بۆ هەوڵاتیانی هەرێمی کوردستان هەواڵە خۆشەکە هەر بەدەستهێنانی پشتیوانی ئەمریکایە بۆ سربەخۆیی کوردستان. بەڵام پێدەچێت ئەمریکا مەترسیەکانی تیرۆر و خراپی دۆخی دارایی هەرێمی کوردستان لە بەرچاو گرت بێت تا ئەوەی سوور بن لەسەر سیاسەتی یەک عێراق و لە ماوەی مانەوەی ئۆباما لە کۆشکی سپی بۆ 2 ساڵی داهاتوو. سەرکەوت شەمسەدین، NRT، واشنگتن.